کارپێکردنی مۆلی داهلیەکان و بەرزی نرخی ئەمپێر گرێکوێری 4 ساڵی ڕابردووی کەرکووکە. بۆ مانگە لە پارێزگای کەرکووک نرخەکان لە نێوان 14 بۆ 21,000 دینارە. بۆ کەمکردنەوەی نرخەکە ئیدارەی کەرکووک بڕیاریدا کارپێکردنی مۆلیدا لە شەو ڕۆژێکدا تەنها 12 سەعات بێت لە ئەگەری نەبوونی کارەبای نیشتیمانیدا. ئەماش نیگەرانیشی زۆری لە شەقامی کەرکووکدا دروست کرد، بۆیە جارێکی دیکە گۆڕانکاری لە خشتەی کارپێکردنی مۆلیدەکان کرا. بعد مناشدات المواطنين أهل كركوك دوای دووبارە بوونەوەی داواکاری هاوڵاتیان لەباری کێشەی کارکردنی مۆلیدالیەکان ڕێگە سەرمان بۆ کێشەی پسڕانی کارەبای شەوانە بۆ ماڵانداناوە بە پێو سیستمە نوێشمان کارکردنی مۆلیدالیەکان لە کەرکووک لە سعات 11 پێش نیوەڕۆ بۆ دوای نیوەڕۆ دەبێت لە 3 عەسر بۆ 5 ئێوارە مۆلیدەکان دەکوژێنەوە لە 5 ئێوارەش تا 8 بەیانی مۆلیدەکان کارەبا بۆ وڵاتیان دابین دەکەن هەرخەون مۆلیدەیەک پابەندی جێبەجێکردنیان بڕیارەمان نەبێت سزای دارایی دەدرێت بە 500,000 دینار. البرلمان تم إعادة تشغيل الليلي. تا ئێستا بڕیارە نوێیەکەی ئیدارەی کەرکووک بە چارەسەری کۆتایی کێشەی مۆلیدا داناندرێت، چونکە بەشێک لە خاوەن مۆلیدەکان پابەندی ئەم بڕیارە نەبوون و ئەم خشتەیەش با ڕێخۆشکەر بۆ بەردەوامی بەرزی نرخی ئەمپێری مۆلیدا دادەندرێت. ئێمە هەر پامەد نابین پێوەی یەکەیشی لە براد بچووکت ئێمە وەکو خۆمان کە داوامان لێکرا بین کۆبوونەوەکەی نەگەڵانە بۆ لێرەنی ئەمان ئامادە نین هاتووە لە فەیسبوک شەو دایناوە کتابەکە بەو شێوەیە بێ ئەمە کتاب بە فەیسبوک بەڕێوە ناچێت لە تۆڕە کۆمەڵاتەکە بەڕێ ناچێت هەموو کێشە و مشکلەی مۆلیدالیەکان و هاوڵاتی کەرکووک وەزارەی نەوتە لەگەڵ وەزارەتی کارەبا. چارەسەری کۆتایی بەرزی نرخی ئەمپێری مۆلیداهلیەکان تەنها زیادکردنی بەشە گازی مۆلیدەکانە، بۆیە وەفدێکی نوێنەرانی کەرکووک و پارێزگاری بۆ وەکالەت لە ئێستادا لە بەغدان بۆ چارەسەری گرفتەکە. ئێمە واشە خوێنە وەک نوێنەرانی کەرکووک وەک ئیدارەی پارێزگای کەرکووک هەر کێشەیەک لە کەرکووک ڕوودا ئەنجومەنی وەزیران و وەزارەتی نەوت و کارەبا بەرپرسیان لەو کێشەوە برادران ئاماژەی بزیاد نامەوێت بچمە تەفاسیلەوە داواکاری گوێمان لێ بگرن داواکاری خەڵکی کەرکووک بن و ئیلا ئێمە لەگەڵ خەڵکەکەی خۆمان بۆ هەموو ئەگەیە وەک نوێنەرانی کەرکووک پارێزگای کەرکووک و ئیدارەی کەرکووک ئامادەیان ئیتر تەحمل نەما و سەبر نەما هیوادارن گوێمان لێ بگرن و چارەسەری کردن و سەرمانجی نزیکە. کێشەی کەرکووک لای هەردوو وەزارەتی نەوت و وەزارەتی کارەبایە. بەشی پێویستی کارەبای نیشتیمانی با کەرکووک نادرێت و وەزارەتی نەوتیش تەنها 5 لیتری وەک بەشە گاز لە بەرامبەر 1 کەیڤی بۆ هەفتەیەک داناوە کە ئەمە پێچەوانەی بڕیاری 59 ساڵی 2022 ئەنجومەنی وەزیرانی عێراقا کە دەبێت بەشە گازی مۆلیدەکان بە پێی کارپێکردنی مۆلیدەکان دیاری بکرێت. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.